باشە ئەتویەک دێ کوردستان دەبێت بارێزی هەموو شوێنەکان ژینگە پۆلەکە ژینگە چەسڵێکی بۆ لێدەیانی کێکە دەزانێت ئێمە هەموومان چین هاوڵێی ژینگەین وایە؟ نابێژم بێ نابگوڵەکان لەبینەوە نابێژ جارەکەم شوێنیەوە وایە؟ دەبێت بکەین لەداگامان لەگوڵەکانمان بێت نابێت وایە؟ ئاوایی دەبین بەچی؟ دروستی ژینگە Aferin debut bukan outing. Seperti boleh deh. Ini bersihkan. Bahasa kata ada si bersihkan begini wah. Debut si kilo shina. Son shina di mana tadi si? Debut si? Aku dalam tadi gaji lagi. Aferin kain di mana nak kajuan kan masih beli. Gaji. شینگە ئەدێ جوان شینگەکەمان بپارێزی تاوەکو ئەزانی بۆچی ئەم لە شینگەکەمان بپارێزی کێ ئەزانێت ئەو دوو ئەزانی ئەڵێ چی ئەڵێ شینگەکەمان پاک و خاوێن بێت نابێت هیچ نەبێت لەسەر شینگەکە ئەزانت بۆچی لەبەر ئەوەی تەندروستیمان باش بێت و نەخۆش نەکەوێت. ڕێزیەکەی ئێستا سێریەکە ئێستا هەمووتان ئاسان دەکەین چین یاریکەن لەگەرەوە باش ئەم گوێ من ببینێت ئاغدام لێیە گەرە بکە هەمان ئاغدام لێیە دەبێ هەمووان چی بکەین ئاغدەکانمان خۆش بێت هەم بێمان چی بکەین ئاغدەکانمان خۆش بێت دە ئێوە هەمووتان بەیەکەوە ڕەنی ساقە بکەن سپاس دەی سەپلای بۆ خۆتان